دوای ئەنجامدانی ڕێککەوتن لە نێوان بەریتانیا و عێراق بۆ ڕێگری لە کۆچی نایاسایی، پرسی کۆچبەران جارێکی دیکە دەبێتە پرسێکی گەرم و نیگەرانی لای ئەو کۆچبەرانەی کە لە دەست حکومڕانانی گەندەڵ پەنایان بۆ بەریتانیا بردووە دروست دەکاتەوە. بەپێی ڕێککەوتنەکەی نێوانیان بۆ کۆنتڕۆڵکردنی کۆچی نایاسایی و پاراستنی سنوورەکان و ڕوبەڕووبوونەوەی قاچاقچیان و بانگەشەکانیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، هەروەها ئەڵوگۆڕی زانیاری هەواڵگری لە نێوانیاندا، حکوومەتی بەریتانیا بڕی 300,000 پاوەند بە عێراق و 200,000 پاوەندی دیکە بە هەرێمی کوردستان دەدات تا تیمێک بۆ ئەو مەبەستە پێک بهێنرێت. ئامانج لە ڕێککەوتنەکە ڕێگری لە کۆچی نایاسایی و خێراترکردنی هەنگاوەکانی گەڕانەوەی ئەو پەنابەرە عێراقیانەیە کە گەیشتونەتە بەریتانیا و هێشتا مافی مانەوەیان لە وڵاتەکە وەرنەگرتووە. بڕیارەکە دوای پێداچوونەوە بە سیاسەتی حکوومەت بەرانبەر کۆچبەران داهات، کاتێک لە ساڵی ڕابردوودا ئاماری کۆچبەران لە 740,000ەوە بۆ 906,000 کۆچبەر بەرز بووەوە. ئەوەش سەرڕای ئەنجامدانی ڕێککەوتن لەگەڵ وڵاتانی ئەلبانیا و سربیا و کۆسۆڤە و مەکدۆنیای باکوور و ڕواندا. لەم ساڵیشدا وێڕای هەماهەنگیەکان لەگەڵ حکوومەتی فەڕەنسا تاکو ئێستا زیاتر لە 30,000 کۆچبەر لە ڕێگەی نۆکەندی ئینگلیزەوە گەیشتونەتە بەریتانیا کە کۆچبەرانی عێراقی بە 1624 کەس لە ڕیزبەندی حوتەم نەتەوە کۆچبەرەکاندا دێن. لە دوای دەستپێکردنی جەنگ و نەئارامیەکانەوە کۆچکردن لە عێراق و هەرێمی کوردستانەوە وەک دیاردەیەک ڕووی لە زیادبوون کردو. بە پێی ئامارەکان لە ساڵی 2015ەوە تا کۆتایی ساڵی ڕابردوو زیاتر لە 760,000 کەس لە عێراق و هەرێمەوە ڕوویان لە ئەوروپا کردووە. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕابردوودا هۆکارێک بوون بۆ ڕاونانی گەنجان و بیرکردنەوە لە ڕێگەی هەندەران و هەڵهاتن و خۆدانە دەست ڕێگەی هاتوونەهات بە ئومێدی گەیشتنیان بە وڵاتانی ڕۆژاوا و دروستکردنی ژیانێکی نوێ. بەڵام دەسەڵاتی گەندەڵ لە پای ڕێگریکردن لەو کۆچەش کە دواهیوای بەشێک لە هاوڵاتیان بوو پارە لە وڵاتانی دەرەوە وەردەگرێت. بەپێی ئامارەکان لە نێوان ساڵانی 2020 تاکو 2022 زیاتر لە 36,000 هاوڵاتی کە زۆرینەیان گەنج بوون لە هەرێمی کوردستانەوە ڕوویان لە دەرەوە کردووە. لە حەوت مانگی سەرەتای ئەم ساڵیشەوە زیاتر لە 5,000 کەس ئەو ڕێگایەیان هەڵبژاردووە کە بەشی زۆریشیان ئامانجیان گەیشتن بووە بە بەریتانیا. ئەو ئامارە بەردەوام ڕووی لە زیادبوون کردووە و بەهۆی ژێرئاوکەوتنی بەلەمەکانیشیانەوە سەدان هاوڵاتی تاکو ئێستا گیانیان لەدەستداوە و ژمارەیەکیش بێسەر و شوێن بوون. ئەوەی گەنجان هان دەدات بیر لە کۆچی هەندەران و دوورکەوتنەوە لە هەرێمی کوردستان بکەنەوە، نەبوونی ئازادی پێویست و دابین نەکردنی خزمەتگوزاریەکان و ژیانێکی شایستەیە بۆیان لەسەر و هەمووشیانەوە، نەبوونی دامەزراندن و هەلی کار لە کەرتی تایبەت و بینینی لافوگەزافی منداڵی بەرپرسان و گەیشتنیان بەو پەڕی ئاستی خۆشگوزەرانی لەسەر حسابی داهاتی گشتی.